ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری کتێبی دەنگی ژمارە 1 وانەکانی ژیان 333 نووسینی هیمداد عبدالقهار محمد بەشی دووەم وانەی 51 مرۆڤی ڕەسەن خۆی ناهێنێتە ئاستی هەموو کەسێک بۆیە زۆر جار بێدەنگی هەڵدەبژێرێت نەک هاتنە دەنگ بەرامبەر دیوارێک. Genuine humans do not bring themselves to the level of everyone, so he keeps silent instead of talking to a wall. وانەی 52 هێندەی خەریکی خۆنزیکردنەوەی لە خەڵکی بەدەسەڵات خەریکی خۆنزیکردنەوە بە لە ناخی خۆت. Instead of getting closer to the people with authority, busy yourself with getting closer to your essence. وانەی 53 مرۆڤەکان جیاوازن، بەڵام بەهای مرۆڤبوون کۆمان دەکاتەوە، بۆیە ڕەچاوی ئەو خاڵە بکە لە کاتی مامەڵەکردندا. Humans are different, but humanity unites us. Hence, take this into consideration when you treat people. وانەی 54 هەموو کاتێک هێمنی و ئارام بوون بەسەر هاتوو هاوار و هەڵەشەیی سەردەکەوێت، تەنانەت ئەگەر درەنگیش بێت. Being calm and patient always wins over shouting and impatience, even if it comes late. وانەی 55 بۆ ئەوەی سەربەرز بی مەرج نییە لە هەموو کارێک براوە بیت. In order to keep your head high, it's not a condition to win all the time. وانەی 56 زۆربەی کات مرۆڤەکان ئەو لایەنانە دەبینن کە خۆیان باوەڕیان پێی هەیە، نەک باوەڕ بەو لایەنانە بکەن کە دەیبینن. Most of the time humans see what they believe, not believe what they see. وانەی 57 خۆت لە هەموو کەس باشتر خۆت دەناسی و دەزانی بایچەندی و شایستەی چی، بۆیە پێویست ناکە نەخۆت و نەخەڵک هەڵبخەڵەتێنی، چونکە ڕاستیەکان لە پڕ دەردەکەون. You know yourself better than anyone else. You know your value and your worth. Thus, there is no need to deceive yourself or other people, because the truth will appear all of a sudden. وانەی 58 دنیای هەر کەسێک یەکسانە بە ناخی ئەو کەسە، بۆیە گلەیی لە کەس مەکە. Your world equals your essence, so do not blame anyone. وانەی 59 نەزوو بڕیار بدە نەدرەنگ، چونکە زوو بڕیاردان تووشی هەڵەت دەکات و درەنگ بڕیاردانیش دەرفەتت لە کیس دەدات. Neither take decisions soon nor late, because taking quick decisions will lead to mistakes, and taking late decisions will make you miss opportunities. وانەی 60 هەڵگرتنی برپسیارەتی و لێبوردن کلیلی بیرکردنەوەی ئەرێنین کە بەرەو ئاسوودەیی و سەرکەوتنت دەبات. Taking responsibilities and tolerance are key to positive thinking that takes you to peace of mind and success. وانەی 61 گومان بەگشتی و بەدگومانی بە تایبەتی دوژمنی سەرسەختی بیرکردنەوەی داهێنەرانن. Suspicion in general, ill suspicion in particular, are the enemies of creative thinking. وانەی 62 بۆ ئەوەی سەرکەوتوو بی پێویستە لە ئیدارەدانی کات و تواناکانت دەست پێ بکەی. وانەی 62 بۆ ئەوەی سەرکەوتوو بی پێویستە لە ئیدارەدانی کات و تواناکانت دەست پێ بکەی. In order to be successful, you have to start from your time and ability management. وانەی 63 سەرکەوتنی پەروەردەکار
کاتێک دەست پێ دەکا کە خۆی نمونەیەکی باش بێ بۆ پێشەنگ بوون. The success of educationalists starts when he is a good sample for becoming a model. وانەی 64 ئەگەر دەتەوێت گۆڕانکاری بکەی لە ژیانت ئەو کاتە بیکە کە دەتوانی نەک ئەو کاتەی کە ناچاری. If you want to make changes in your life, do it when you can, not when you are obliged to. وانەی 65 لە نێوان ڕەزامەندی ناخی خۆت و ڕەزامەندی خەڵکی دەوروبەرت ڕەزامەندی ناخەڵبژێرە. If you had to choose between the acceptance of your essence and people around you, choose the first. وانەی 66 هەڵەکردن لە کارکردندا زۆر باشترە هەڵە نەکردن لە کار نەکردندا. To make mistakes while you work is better than not making a mistake while you don't work. وانەی 67 لەبیرت بێ خەڵک هەڵەکانت دەبینن بەڵام پەشیمانبوونەوەکانت نابینن، بۆیە هەوڵ بدە کەمترین هەڵە بکەیت تا کەمترین پەشیمانبوونەوەت هەبێ. Remember, people see your mistakes but not your regrets, so try to do the least mistake to have the least regrets. وانەی 68 هەندێک کەس بەردەوام هەوڵ دەدەن ڕۆشنایی کەسایەتی تۆ داپۆشن، بەڵام دڵنیابن ڕۆشنایی ڕاستەقینە هەرگیز ون نابێ. Some people continuously try to cover the light of your personality, but be sure true light can never be covered. وانەی 69 شێوازی قسەکردن و زمانی جەستەت بەبێ ویستی خۆت ڕنگدانەوەی ناخی تۆن، بۆیە دەبێ لەگەڵ یەکتر تەبابن ئەگینا متمانە لەدەست دەدەیت. Your style of talking and body language unwillingly reflect your essence. Therefore, they need to match. Otherwise, you will lose trust. وانەی 70 مەرج نییە بڕیار و هەستەکانی یەکەم نیگا هەموو کات دروست بن. It's not a condition for the first decision and first feelings to be always true. وانەی 71 بێهیوا مەبە لە هاوڕێکانت کاتێک لە یەک خاڵدا لەگەڵت جیاواز دەبن چونکە ڕەنگە پاساوی خۆیان هەبێ. Do not get disappointed at your friends when they think differently with you in one point, because they might have their own justification. وانەی 72 هەرگیز هاوڕێیەتی تێکەڵ بەکار مەکە و لەسەر ئەو بنەمایە بڕیار مەدە. Never mix friendship with work and do not make decisions on this basis. وانەی 73 ژیان تەنها ڕەش یان سپی نییە. ئەو کەسەی بە ڕەش یان سپی دنیا دەبینێ لە بیرکردنەوەدا هەژارە. Life is not only black or white. The one who sees the world as black or white is poor in thinking. وانەی 74 کێشەی مرۆڤی ئەو سەردەما ئەوەیە بە دوای چارەسەر دەگەڕێت بۆ کێشەیەک هێشتا دروستی نەکردووە. The problem of today's people is that they are searching for solution of a problem he has not created yet. وانەی 75 خۆزگە بە تەنها بریتی نییە لە استراتیژ بەڵکو هاوکێشەیەکە بۆ کارەساتش. Wish is not only a strategy but a formula of disaster. وانەی 76 هەر کەسێک زاخی خۆی هەیە بۆیە ناتوانی بە زاخی کەسێکی دی کار بکەی و چاوەڕێی ئەنجامی باش بکەی. Everyone has his own prestige, so you cannot depend on others' prestige and expect good results. وانەی 77 لاساییکردنەوە بە تەنها بەس نییە ئەگەر ئیزافەی خۆتی لەگەڵ نەبێت.
Imitation is not enough if you do not have your additions. وانەی 78 سەرکەوتن گرنگە، بەڵام لەویش گرنگتر شێوازی گەیشتن بە سەرکەوتنە. Success is important, but what is more important is the way you achieve it. وانەی 79 وەک چۆن شوشەی بۆن دوای تەواوبوونی شلەی بۆنەکەی هێشتا بۆنی هەیە، بە هەمان شێوە یادگاریەکانی ژیانیش. As the perfume container will still have the odor even after the perfume liquid is finished, human memories are like that. وانەی 80 مرۆڤ هێندە بە دوای فریشتەبوونی خۆیدا دەگەڕێ تا ئەو ڕادەی شەیتانبوونی کەسانی دی بە سەرکەوتنی خۆی دەزانێ. وانەی 80 مرۆڤ هێندە بە دوای فریشتەبوونی خۆیدا دەگەڕێ تا ئەو ڕادەی شەیتانبوونی کەسانی دی بە سەرکەوتنی خۆی دەزانێ. Human beings are so obsessed with searching for proving their being angelic to a degree that they regard deviling others as their own success. وانەی 81 ئەگەر متمانەت بە خۆت و نیەتەکانت هەیە، بەردەوام بە لەسەر کارکردنت، چونکە خۆت لە هەموو کەس باشتر خۆت دەناسی. If you trust yourself and your intentions, continue your work, because you know yourself better than anyone else. وانەی 82 کەسێک بەخۆی لەگەڵ فرمێسکەکاندا گەورە بوو بێ، هەرگیز پێکەنینی بە فرمێسکی کەسانی دی نایەت. Someone who has grown with tears will never laugh at the tears of others. وانەی 83 لەبیر مەکە، ئەگەر فێڵ لە کەسێک بکەیت، یەکەم جار فێڵت لە ویژدان و کەسایەتی خۆت و پاشان ناپاکیت لە متمانەکەیان کردووە. Remember, when you deceive somebody, first you have deceived your conscience, your personality, and then you have betrayed their trust. وانەی 84 لە هەر شوێن و پێگەیەک کار بکەی، لەبیرت بێ دووشت زۆر گرنگن، چی لە دوای خۆت بەجێ دێڵیت و چی لەگەڵ خۆت دەبیت. When you work in any place, remember 2 points: what you leave behind and what you take out with yourself. وانەی 85 ئەگەر بتەوێ فیلێک بخۆی، دەبێ پارو پارو بیخۆی. If you want to eat up an elephant, you have to do it bite by bite. وانەی 86 ئەگەر داوات لێکرا زەڕافەیەک بخەیتە ناو بەفرگرێک، سەرەتا لە بوونی زەڕافە و بەفرگرەکەش دڵنیابەوە، پاشان هەوڵ بدە. If you were asked to put a giraffe into a fridge, first you have to make sure that there is a giraffe and a fridge, then start trying. وانەی 87 گورگ لە پێستی مەڕیش بێ، ڕەفتارەکانی گورگانەیە، بۆیە بە چاوی عەقڵ ڕەفتارەکان هەڵبسەنگێنە. Even if foxes are dressed like sheep, their behavior will still be foxy. Therefore, you need to evaluate the behaviors with a mind's eye. وانەی 88 بۆ ئەوەی ئاسوودەبی، بۆ سەرکەوتن کار بکە، نەک بۆ دەرکەوتن. To be happy, work for success, not showing off. وانەی 89 بۆ ئەوەی باوەڕت پێ بکرێت، پێویستە زمانی جەستە و پەیامەکەت تەبابن. In order to be believed, your body language should match your message. وانەی 90 کاریزمابوون لە ناخی خۆتدایە، لە دەرەوە بە دوایدا مەگەڕێ. Being charismatic is within you. Do not search for it outside. وانەی 91 بۆ ئەوەی ئاسوودەبی، وانەیەک لە هەڵوەرینی گەڵاکان فێر بە.
To be happy, take a lesson from fading of leaves. وانەی 92 بۆ ئەوەی ئاسوودەبی لە نێوان چاوی عەقڵ و عەقڵی چاو یەکەمیان هەڵبژێرە. To be happy, between the mind's eye and the eye's mind, choose the first. وانەی 93 بۆ ئەوەی ئاسوودەبی ڕێگە بە خۆت مەدە یاری بە هەست و سۆز و چارەنووسی کەس بکەیت. To be happy, do not allow yourself to play with others' feelings, emotions and destiny. وانەی 94 سەنگین بە نەک زەنگین. Be of value, not rich. وانەی 95 پرد بە نەک گرد. Be a bridge, not a hill. وانەی 96 مرد بە نەک دەرد. Be a man, not a disease. وانەی 97 دوگمەی بەختەوەری خۆت مەدە دەست کەسێکی دی. Do not hand in the button of your happiness to someone else. وانەی 98 سنوور بۆ فێربوون دامەنێ بەڵکو بۆ تێربوون. Do not set limits for learning, but for saturation. وانەی 99 مەرج نییە هەموو کات جەستەی ڕێک عەقڵێکی جوانی تێدا بێ، بەڵام هەموو عەقڵێکی جوان جەستەیەکی ڕێکت پێدەبەخشێ. It's not a condition that a slim and fit body poses a beautiful mind, but a beautiful mind always grants you a fit body. وانەی 100 دڵێکی گەورەت دەوێ بۆ ئەوەی مێشکە بچووکەکان تێبگەێنی. You need a big heart to make small minds understand.